زانیاری و داتاکانی فرۆشتنی نەوت و گرێبەستەکانی نەوت لە هەرێمی کوردستان ناڕوون و ئەوەی حکوومەت هێرێن بڵاوی دەکاتەوە جیاوازە لەگەڵ ئەو زانیاری و داتایانەی کۆمپانیا نەوتیەکان بڵاوی دەکەنەوە. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەڵێن بڵاو نەکردنەوە و پێنەدانی زانیاری ئەوەمان پێ دەڵێت ناشەفافی لە داهاتوو خەرجیەکاندا هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی پێویست بەڕاستی ئەو داتایانە نادات بەڕێکخراوی ئەمە و بە چەندین ڕێکخراوەکانی تریش زۆربەی جارەکان زانیارەکان لە دەستی دوو وەرەگرین لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە یا لە ئەو کۆمپانیانی کە لە بواری نەوت و لە پیشسازی نەوت کاری خۆیان دەکەن ئێمە لێ زانیارەکان وەرەگرین دووبارە شرۆڤیان بۆ دەکەینەوانێ ئەگەر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە پاشان ئەگەر داتایەک بڵاو بکرێتوانێ ئێمە دێن بەراورد دەکەین ئەو کاتە ڕاست و دروستی داتاکان دەرەکەوێت بەڵێ جاری واشەیە ینی جیاوازی زۆر هەیە لە نێوان داتاکانی کە ئێمە شوورەوەی بۆ دەکەین و ئەو داتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان پاش چەند کاتێک بڵاویان دەکاتەوانێ. ساڵانێکی زۆرە ڕێکخراوەکان و پەرلەمانتاران و لایەنەکان زانیاری لەبارەی داهاتی نەوت و خەرجیەکانی نەوت نازانن. سەرۆکی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی دەڵێت کەس نازانێت خەرجی و داهات بە چ شێوەیەکە لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان 9 ساڵە بەبێ گەڕانەوەی زیاسایەک پارە خەرج دەکرد کە منە عەدالەتی دروست کردۆ لە خەرجیەکان و ناڕوونی دروست کردۆ لە داهاتەکان کە ئێمە نازانین داهاتی ڕاستەقینی هەرێمی کوردستان چەندەوە پەرلەمانی کوردستان دیوانی چاودێری دارایی و دامەزراوەکانی تر ناتوان چاودێری بکەن کە ئەو داهاتەی کە حکوومەت ڕایدەگەنێت ڕاستە یان بەشێکی لێ دەشادێتەوە. پێم وایە ئەو بارودۆخی ئێستا هەیە کە بەو شێوە بڕوا لە ڕاستیدا تەنها ینی کردنەوەی دەرگای زیاترە بە ڕووی گەندەڵی و ناڕوونی لە داهاتەکانی هەرێمی کوردستان. هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕۆژانە زیاتر لە 450,000 بەرمیل نەوتە و بەهۆی ناشەفافی لە خەرجی و گرێبەستە نەوتیەکانیش دەیان جار پەرلەمانتاران داوای کۆبوونەوەی پەرلەمان و بانگێشتی وەزیری سامانە سروشتیەکانیان کردووە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.